بینەرانی ئازیز دووبارە سڵاوتان لێبێت ئەمڕۆ لە بەرنامەی بەکراوی قسە لەسەر دامەزراندن و کێشەکانی سیستەمی دامەزراندن و بێکاری دەکەین لە هەرێمی کوردستان. جوانە خاندێمەوە لای تۆ بەر لە ناوبڕەکە پرسیاری ئەوەم لێ کردی تۆ وتت لەسەرەوە لە ئەنجومەنی وەزیرانەوە ئەمە تەعمیم کراوە بۆ خوارەوە، بەڵام ئەوەتانێ پەرلەمانتارێکی فراکسیۆنی کوردستانی کە فراکسیۆنی دەسەڵات لەناو پەرلەمان ئەڵێت بۆنێ چیروان بارزانی بڕیاری دامەزراندنەکەتان لە گەرمیان پێچەوانەی سیستمی دامەزراندنە و دەوترێت کە سەرۆکی حکوومەت بەدەر لە ڕێنماییەکان خەڵکدا دەمەزرێنێت و لە هەمان کاتا دەبینی پارێزگای سلێمانی دەڵێت بە هیچ شێوەیەک دەسوردان لە پرۆسەی دامەزراندن نەبوو لە سنووری پارێزگای سلێمانی. بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئیدارەی گەرمیان لەگەڵ ئیدارەی قەزای سلێمانیان هەر بڵێن پارێزگای سلێمانی ئێستا بە هیچ نەوعە پەیوەندیان بەیەکەوە نیە. ئیدارەی گەرمیان ئیدارەیەکی سربەخۆی خۆیانە، لیژنەی دامەزرانی خۆیان باڵای خۆیان هەیە، لیژنەی بەدواچوون سکاڵا هەمووی ئەمەواگەیەنێک کە لە سنووری پارێزگای سلێمانی بە هیچ شێوەیەک دەسوردان بە هیچ نەوعە ئەوەی ئێمە ئاگادار بین، ئەوەی ئێمە وردبینیمان بۆ کردو، ئێمە ئاگادار بین، ئەوەی هاتوتە بەردەستی ئێمە بە هیچ نەوعە دەستێوەرەتدانی تیانە بووە. ئەوەش بۆ ڕوونکردنەوە نسبەیەک لە 5 خۆی بۆ ئەنجومەنی وەزیران خۆی هەر لە ئەوڵەوە بە پێی ڕێنمایەکان ینی ڕێژەیەکیان بۆ خۆیان هین کردووە. ئەوە ئێمە هیچ هینێکمان بەسەریەوە نییە، ینی نەهاتوتە بەردەستی ئێمە شت کراوە لە پشتی ئێوەوە بە هیچ نەوعێ. بەڵام بەڵگەم لایە کە خوێندکارێ دەرچووی ساڵی 2012 لە ناو شاری سلێمانی تاین کرد بێ ئەوەی بچێتە ئەم پرۆسەیەوە بەبێ ئەوەی پێشبڕکێ بکرێ بە پێ ئەوە پرۆسەکەیان بەدەر لە ڕێنماییەکانی پرۆسەکە. ئەمە چییە؟ وەڵڵا ئەوەی ئێمە ئاگادار بووین هیچ نەوعێک شتیوان نەبووە. بەڵێ کەواتە بینەوە سەر خاڵە سەرەکیەکە گەر پرۆسەکە هێندە شەفاف و بەڕێکوپێکی بەڕێوە چۆ ئێوە لە لیژنەی بەدواداچوون و چاودێرین ئەم هەموو ناڕەزایەتیە چی؟ هۆکارەکەی بۆچی ئەگەڕێنیتەوە؟ بەڵێ ناڕەزایی ینی گەنجی ئێستا هەموو ئەم گەنجانە هەمووی کڕۆکچی خۆمانن، ینی ئەوە نییە بڵین لە دەرەوەهانی بێتمانن یان غەیرە بن، هەموو ئەزانین بە خەمیان، ینی هەموو توانایەکمانەوە حەزەکەن یارمەتیان بین، حەزەکەن بەس لەم سیستەمە ئەم شتانە پەیڕەو کراوە. ئیتر ئەم گەنجە ینی احتیمالە فەسەتێکی بۆ هەرقابێ گەشت بێ بە مافی خۆی هەشە وانە و گەنجی ئیستاش ژیرن یعنی چالاکن و ئازادیشن، ینی کەس ناتوانێت بڵێ تەعین بە تەعین مەبە. لەبەر ئەوە ینی ئەم ناڕەزاییەش تەسەوڕ ناکەم بە پێی ئەم سیستەمە لەجێ خۆی دانیە هەیە، ئەوە نییە بڵێم لە ساسە. بەڵێ جوانە خان قسە لەسەر پلان بکەین مامۆستامجد باسی لە پلانی درێژخایەن کرد. پارساڵ بۆ 17,000 هەلی کار یاخود 17,000 کورسی و مەقعد 200,000 کەس لە هەرێمی کوردستان فۆرمی پڕ کردوێتەوە. یعنی تۆ لەم 200,000 کەسە 17,000 کەس تەعینکەی چۆن ناڕزایی دروست نابێت؟ هۆکاری ئەمە چییە؟ ئەمە بۆچی ئەگەڕێنەوە ئێوە وەکو لیژنەیەکی چاودێر و پەیوەنددار بە پرۆسەی دامەزراندنەوە؟ وەڵا ناڕزایی مەسەلەن بە پێی بڵین توانا و قودرەتی ئەو گەنجە، ینی مەسەلەن ئەم هەموو ژمارە فۆرمە پڕ کراوەتەوە، هەندێکیان ئەم فۆرمانە ینی لە ساسە بەعزێکی ناچێتە ناو کە فەرز ئەکرێ مەسەلەن زۆریان بەشێکی زۆری چێتە بلاگلیستەوە، بەشێکی زۆریان ئەو بلاگلیستە وترێت لە پارێزگاکانی تر نەبوو ئەم ساڵە سلێمانی هەبووە. بۆچی؟ وەڵا ئەوش بە هینی هەڵی ناو فۆرمەکانە پڕکردنەوەی ینی هەڵەکان لە سلێمانی ڕوویانداوە لە شارەکانی تر نەبوون ئەبێ ڕووی نابێ گینا، ینی هەڵەکان هەمووی ئێمە پیاچونەوەمان بۆ کرە فۆرم بە فۆرم، ینی ئەو بلاگلیستانە هەموویمان
کردوتەوە هەموویمان داناوە هەڵەکان لە چیا بووە چۆن بووە ینی هەمووی لە ئاسیەوە بووە کە بچێتە بلاگلیستەوە چونکە هەموو ڕێنمایەکانی تیا بەپێ ئەو خاڵبەندیە بەپێ پیان وتراوە ینی ڕێنماییان راوەتێ لەگەڵ فۆرمەکانە کە ئەبێ کە ئەمەتان پڕ کردەوە بەم مەرجانە. بەڵێ جوانە خان سەرۆکی لیژنەی باڵای دامەزراندن لە بەرنمەیەکی یانارتیدا ئەڵێت ئێمە خاوەنداتین و ئەزانین چەند فۆرم پێویستە و چەند کەس خەریجە و چەند ماوەتەوە. ئەمە بۆ شاری سلێمانی ڕاستە بەو شێوەیە بۆ شاری سلێمانی فۆرم محدد نەبووە کێویستێتی ینی نەهاتۆ ئەوەنە ژمارە ئەمەنە فۆرم هەیە فلان جهد ئەوەنە فۆرمی بۆ ئەچێ فڵاجە نەمە بەستم بۆ پێداویستیەکانی ئەم سنوورە زانیوتانە یاخود ئاماری سلێمانی و لیژنەی باڵای دامەزراندنی سلێمانی زانیوێتی کە چەند میلاک بۆ شاری سلێمانی پێویستە و ئەو ژمارە دیاریکراوە وەرگیراوە ئەو پێش ئەوە نەزانراوە بەس دوای ئەوە کە فۆرمەکان پڕ ئەکرێتەوە ئەگەڕێتەوە دوای ئەوە بە هەم لەسەر بڵین مهینی قەزاکان و ناحیەکان هەم قەزای سلێمانی بەپێی میلاک بەپێی داواکاری بڵین فەرمانگەکان بەپێی بەڕێوەبەرایەتیەکان ئەنجا ئەم ژمارانە تهدید دەکرێت. بەڵێ سوپاس. ئیتر مقەیەد نین گەنج کە بڵێ ژمارە ئەبێ ئەوە فۆرمەکان ئەوە نەبێ ژمارەیان. زۆر سپاس. بەڵێ ئازیمە خان پێشەوەی بێمە لای تۆ بۆ ئەوەی ڕوونکردنەوەیەک بۆ بینەران بدەم و بۆ ئەو میوانانەی دیکەش کە دڵنیامە و پرسیاریانە بێت بۆ ئەم بەرنمەیە ڕەنگە بڵێن بۆچی نوێنەرێکی لیژنەی باڵای دامەزراندنی تێدانە. ئێمە پەیوەندیمان کرد بە سەرۆکی لیژنەی باڵای دامەزراندن لە شاری سلێمانی ئامادە نەبوو بێت بۆ بەرنمەکە. پاش ئەوە بڕیار بوو و ڕاشی لەسەر بوو کە جێگری پارێزگاری هەولێر و سەرۆکی لیژنەی باڵای دامەزراندن لە شاری هەولێر کە لە بەرنمەکە ئامادە بێت بە هەمان شێوە دواتر پەشیمان بووە کە لە بەرنمەکە حەزۆری هەبێت و پەیوەندیمان کرد. من بە شخصی خۆم پەیوەندیم کردووە بە وەزیری پلاندانانەوە دکتۆر علی سندی سکرتێرەکەی هەڵیگروتی لە کۆبوونەوەیە و پەیوەندیشمان کردووە بە نووسینگەی جێگری سەرۆکی حکوومەتەوە تەنها بۆ ئەوەی نوێنەرێکی حکوومەت لە بەرنمەکە ئامادە بێت و پرسیارەکانی لێ بکەین و پرسیاری ئەو میوانانەی پێ بگەین و زانیاری لێوەربگرین ئامادە نەبوون لە بەرنمەکە و ناشزانین بە چ هۆکارێک بۆچی ئامادە نەبوون. ئەزیمە خان دێمە لای تۆ بگەڕێمەوە سەر ئەو پرسیارم. ئەوترێت ئەم سیستما لە ئەنجومەنی وەزیرانەوە دەرچووە بەڵام دەبینی پارلەمانتارێکی فراکسیۆنی کوردستانی ئەڵێت کارەکانی سەرۆکی حکوومەت بەدەر لە ڕێنماییەکان کراوە و دەوترێت کە سەرۆکی حکوومەت بەدەر لە ڕێنماییەکان خەڵکی دامەزراندووە کەواتە شەفافیەتی ئەم سیستمە لەکوێدایە وەگەر تۆ خۆت ڕێنماییەک دابنیت و هەر خۆت پێشێلی بکەیت کەواتە بۆ ڕێنمایی دانی یاخود نەخێر ئەمە دیسان هەروەکو وترێت ڕایەکەیە کە چاوبەستە و سیستمێکە بەس بۆ چاوبەستن و چیان بێت لە پاڵەوە خۆیانەیەکەن. بەڵێ قسە لەسەر ئەو دەستگا باڵایی کە ئەنجومەنی وەزیران دروستی کردووە لە هەرسێ پارێزگا بۆ مەسەلەی دامەزراندن بزەبەت من ئەوە بە کارێکی چاواشەکارانە بەس بوو ئەوەی بڵێن دەستگایەکەیە مؤسسەیەکەیە بە شێوەیەکی سیستماتیک کار لەسەر دامەزراندنەکە بە شێوەیەکی عادلانە و شەفافانە هەر بۆ خۆی ئامادە نەبوونی ئەو بەرپرسانە ئەوانەی کە پەیوەنددارن بە مەسەلەی دامەزراندن هەر لە نوێنەری ئەنجومەنی وەزیرانەوە پلاندانانەوە و دەستگای باڵای دامەزراندنی هەولێر و سلێمانی دووهۆکەوە لەناو بەرنمەیەکە بۆ ئەوی ڕوونکردنەوەی تەواوی خۆیان بدەن بە خەڵک ئەمە بۆ خۆی گومانێکە گومان لای هەمومان دروستەکە ئەگینا تۆ ئەگەر کارێکت کردبێ بە شێوەیەکی شەفافانە بە شێوەیەکە ینی گرفتی تیا دروست نەبوو بێ خەڵک نەهات بێتە سەرجادا ینی پێویستی بەوە ناکرد خۆت بشاریتەوە دێم هەموو ڕوونکردنەوەکان و قسەکانی خۆم چیم کردووە ئەو کات خوێندکارەکانش لەو بڕوایم سەرجادە لە نەگرن و داوای دامەزراندن نەکەن من یەکشت ئەڵێم لە مەسەلەی دامەزراندنە لەو بڕوایم ئەگەر حکوومەت بە شێوەیەکی عادلانە بە شێوەیەکی شەفافانە مەسەلەی دامەزراندن و پرۆسی دامەزراندن لە هەرێمی کوردستان بەڕێوە بچوایە ئەو ناڕزایەتی و خۆپیشاندانە نەهاتە سەرجادەکان لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە پارێزگای سلێمانیە من ئەوە نەئاڵێم چکە بۆ خۆی ئەوەی کە ئێمە متابعەمان کردووە و جوانخان خۆشی ئەندامی ئەنجومەنی پارێزگایە ڕەنگە بە هەزاران سکاڵا گەشت بێتە لای ئێمە گەیانوانێتە لای کاک محمەد عوسمان خۆی وەلای جەنابیشیان هەیە چی بەنسبەت شارەکانی ترەوە بەرپرسێکی شاری هەولێر وتی کێشەکان لە هەولێر و دووهۆک کەمترن بۆیە بینی کێشەکان هەمووی لە سلێمانیە بۆیە هەموو خۆپیشاندانش لەوەیەکرێت ئەمە هۆکارەکەیە واتە سکاڵا لە هەولێر و دووهۆک نییە
بەتەکیید لە هەر سێ پارێزگاکە هەیە یا هەم ئەو دەستگایانی کە کار لەسەر مەسەلەی دامەزراندنەکەن من لەو بڕوایم نەیانتوانیوە بە شێوەیەک بێکە بە شێوەیەکی عادلانەکە هەموو کەسی حەقی خۆی تیاوەرگێت لە مەسەلەی دامەزراندنە. من لەو بڕوایم کە حکوومەت کاتێکە لە بودجەی ساڵێکە بڕی پارەی دیاریکراو بۆ مەسەلەی دامەزراندندا ئەنا یعنی بۆ حکوومەت بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ هیچ وەزارەتێک کەس نییە بتوانێت لەو ڕێژەیە نەفرە زیاد بکە. ئەگەر تۆ تطبیقی یاساکەی ساڵانە لە پەرلەمانی کوردستان 2012 ئەو بڕی کە دەئەنرێ 25,000 کەسە 17,000 کەسە بەڵام ئەوە ئێمە متابعەکەین وەکو ئەندامی پەرلەمان وەکو هەموو هاوڵاتیان نێریمی کوردستان بە چاوی خۆمان و بە ئاشکرا ئەبینین هەموو ئەو ژمارانەی کە دانراوە بە پێی ژمارەی دانیشتوانە بە پێی ئەو ڕێژەیە کە ئەوان دابەشی ئەکەن بەسەر هەرێمی کوردستانە خۆی دابشکردن ڕێژەکەش هەڵەیەکی گەورەیتیایە چکە لەکوێ پێویستی تێبێ لە دامەزراندن زۆرتر بێ ئامارێکی فەرمیمان نییە بزانین دانیشتوانی پارێزگاکان و شار و شارۆچکە و لادێکانی هەرێمی کوردستان چەند کەسە تا لەسەر و بنەمایە بەتەکید ئەگەر حکوومەت پابند بێت بەو ڕێنمایانەیان ئەو یاسایی کە خۆی ساڵانە لە پەرلەمانی کوردستان ئێستا بودجەی 2013 هەرێمی کوردستان هاتووە کە 15,000 تعینەکە بزانە لە دوای ئەو 15,000 چەندی تر خەڵکدا ئەمەزرێ یعنی نەحەقمانە لە پەرلەمانە کە جاری وها ئەڵێن بودجەی بەکاربردن زیادی کردووە عەجز هەیە زیاد ڕەوی هەیە یعنی ئەم زیاد ڕەویانە کێ دروستی کردووە بەڕاستی حکوومەت خۆی لەبەرەوەی تۆ ژمارەیەکی دیاریکراوەت هێناوەتە بەردەست ئەندامانی پەرلەمان دەنگی لەسەردا وەکو دەستگایەکی یاسادانان لە هەرێمی کوردستانە و تۆ ئەبێت جێبەجێکی بەڵام خۆت زیاد ڕەوی ئەەکەی ئەچیتە کەلار ئەچیتە شوێنێکی وەکو کەلار قەزای ئەچیتە هەڵەبجە ئەچیتە قەزایەکی تر یا جێگایەکی تر بوو ئەوەی کە داوات ئەکرێت دڵی خەڵک ڕازیکەی بە ژمارەی جیاواز لیستی جیاواز تۆ ئیمزای لەسەرکی دوای ئەمەزرێنی بەبێ ئەوەی ئەو پسپۆڕەتیانە لە دەستگایەکە یا لە مؤسسەی ئەوەی کە دەستگای دامەزراندن بە پێی ڕێنمایی و پێوەەر ئەبێت دامەزراندنەکان بکرێت زۆر جار هەبوو لەو لیستانەیە کە خەڵکیان دامەزراندووە غێر اختصاصی خۆی بووە مامۆستا هەیە خەریجی کۆلیژی پەروەردەی ئەبێ لە پەروەردەدا بمەزرێ ئێمە نەقسی مامۆستامان هەیە لە کوێ ئەو لیستانەی کە دراوە حکوومەت خۆی کردوێتی سەرۆکی حکوومەت کاک نەچیرەڤان بەرزانی لە کەلار کردوێتی کاک ئەیماد لە هەڵەبجە کردوێتی کاک دکتۆر بەرهەم وەختی خۆی 200 کەسی لە کەلار کردووە ئەمانە گرفتیان دروست کردو هاتوونەتە پەرلەمان لای ئێمە من خەریجی کۆلیژی پەروەردەم چۆن ئەبێ لە وەزارەتی کشت و کاڵدا کەواتە سیستم نابێ ئیستیسنایی تابێ بە هیچ نابێ بە هیچ شێوەیەک ئەبێ بە پێی ئەو ژمارەی کە دانراوە بەڵام ئەوە کێیە لە دەرەوەی یاسا لە دەرەوەی ئەو ژمارەی کە دەئەنرێ زیاد ئەکرێ دوای ئەوە ئەو 15,000 ئەو 17,000 ئەو 25,000 بەپی ڕێنمایەکان کە ئەم ساڵ هاتووە 1500 پلەی دامەزراندن بۆ ناوچەدا بڕاوەکان ئەمە لە دەرەوەی 17,000 بۆ کە دامەزراوە ئستثنایەکی تایبەت بۆ دووهۆک بکرێت و هەروەها سەرۆکی حکوومەت وەکو جێگرەکەی وتم ئەمانە ئستثنای تایبەت هەرێکی 200 و 300 لە قەزاکانی جیاواز کە سەردانیان کردووە بۆ ڕازیکردنی ئەو خەڵکیان دامەزرانەوە بەبێ ئەوەی بگەڕێنەوە بۆ پێویستیەکان بگەڕێنەوە بۆ پێوەرەکان بگەڕێنەوە بۆ مەرجی دامەزراندن ئایا ئەمانە لە سەروی ئەو دەستگا باڵایە نین کە ئەڵێ ئێمە بە شێوەیەکی شەفافانە و عادیلانە خەڵکمان دامەزراندووە خۆ ئەو لیستانەی کە ئەوان ئیمزایان لەسەر کردو خەڵکی تیا 2012 بەشەکەیش ڕەنگە پێویست نەبێ بەڵام ئەو دامەزراوە بەڵێ زۆر سپاس مامۆستا دێمە لای تۆ گەر زۆر بکورتی وەڵام بیتەوە بۆ ئەوەی بچینە لای میوانەکان و دواتر گرێیمان لێ نەکەن لە پرسراوی ڕاگەیاندنی نووسنگەی سەرۆکی حکوومەت لە بەرنامەیە کاڵێت استراتیژیەتی حکوومەتی هەرێم ئەوەیە کە عەدالەت و یەکسانی لە دامەزراندن هەبێت و دەرفەتەکان یەکسان بێت ئەوەندەی تۆ چاودێریت کردوێت دەرفەتەکان یەکسانن زۆر بکورتی لە ڕاستیاوە تاواکەری ئەو بۆچوونەی من بوو کە ویستم بڵێم لە سیستمی تازەیە تەعینات چۆن بووە وەکو چۆن باسی سیستمی کۆنم کرد کاتی دوو ئیدارەیە و زاڵبوونی حیزبایەتی ئۆمانە ئەوەی کە ئێستا ئەکرێ پشت بە سێ بنەما ئەبەسێت تەعیناتی ئێستا و دامەزراندن ئەویش ئیمتیساسی تووڕەیی ئەو تووڕەیی کە خەڵک هەیەتی دوای ئەو وشیاربوونەوەی کە دروست بووە لە چەند ساڵی ڕابردووە هەروەها هاوسەنگی دوو ئیدارەیی و هاوسەنگی ئەو دوولایەنەی کە ئەو وڵاتە بەڕێوە ئەبن لەگەڵ بێپلانی لەوانەیە ئەوانەی کە زۆر وازەحە تێگەشتنی کە مۆزوعی هاوسەنگی دوو ئیدارەیی ئەبێت لە دووهۆک چەند بێت لە فڵان شوێن ئەوە نەبێت لە هەولێر ئەوە نەبێت لەولا ئەوە نەبێت عەدەدەکان بە شێوەیەکی هاوسەنگ و چۆن بوجەکە دابەش کراوە بە پێی ڕێژەیە کە ڕێککەوتون لەسەری بە هەمان شێوە تەعینات و کۆمەڵێ وەزارات و ئەوی کە باسییان کرد و دەستگاکانیش بە هەمان شێوە هەر هەمووی وەکو وایە کە ئەم خەڵکە چاوەڕانی ئەوە بێت ئەمە مەخزنێک هەیە کە ئێمە بچین چۆن کۆنتترۆلیکەین و داگیریکەین و دابشیکەین بەسەر خۆمانە بە شێوەک لە شێوەکان مۆزوعی بێ پلانیەکە من دووسێ قسە ئەەکەم لەسەر گەر بە کورتی زۆر بە کورتی باسی جنابەت پرسیارێکە ڕێژەی تەعینبوون لەسەر ئەساسی چی بێت دانیشتوانێ ئەوان لە ڕاستیە لە هیچ وڵاتێکا شتیوانیە کە تەعینات بەبێ پلان بێت پلانی پێشوەختە کە دیراسە کرابێت ئەو دیراسەیە بەرەنجامی
مەسحکردنیەکی عملی بوو بێت بۆ وڵاتەکە بۆ منتیقەکان بۆ ناوچەکان و ئەو ناوچەیە لە چ شتێکە دەوڵەمەندە چی بۆ بکرێتەوە لە داهاتوە و چه جۆرە خزمەتگوزارێکی بۆ بەریت هەروەها چارەسەرکردنی ئەو کێشە هەرە زۆر گەورەی کە ئێستا هەموو ئەزانین ئەوەی لەناو حکوومەتایە نیوەی ئەو مەعاشخۆرانەیە کە مەعاش لە بودجێ حکوومەت وەرەگرن کە وازە حەوز چەندین جار گوێمان لێ بووە کە 1,200,000 موچەخۆرمانەیە بەڵام 600,000 بە فعلی دیارە لە ناو حکوومەتە چارەسەری ئەمە زۆر کێشەمان بۆ چارەسەرەکات کە ئەوش قسەی زۆر لەسەر خاڵێکی تر وەبەرهێنان لە وڵاتی ئێمە زۆر لاوازە و زۆر چڕکراوەوە لە بوارێکی مامۆستا ڕێگات خێدەم دواتر بە وردی لەسەر وەبەرهێنان قسە بکەی گەربم بوریت چونکە ئێستا قسەکەت بڕم بە کورتی زۆر یە قسەی چووکەیە لەسەرەوە لە هەموو دنیاە وەبەرهێنەر کاتێک کە پرۆژە تەقدیمەکات بۆ پرۆژەیەک یەشێک لە خاڵە هەرە سەرەکیەکان بریتە لە تطبیقکردنی ئەلمەسئولیە الاجتماعیەکە واتە بەرپرسیارەتی کۆمەڵایەتی پەیڕەو بکات لەوەی کە زۆرترین بەرژەوەندی دانیشتوانی ئەو ناوچەیە پەیڕەو بکات لە تەعیناتکردنیان لە خزمەتگوزاری لە ڕێژە دابەزارن بۆیان کۆمەڵەشتی تر کە بەداخەوە لای ئێمە زۆر بەکەمی هەست بەوەکەین. بەڵێ سوپاس بینەرانی عزیز ئێستا کاتی ئەوەیە بچینە لای میوانەکان و پرسیارەکانیان وەربگرین. فەرموو. من ڕێباز عەبدوڵڵا حوسێن دەرچووی دانەمەزرا و لە شاری دەربەنی خانەوە هاتووم سەرڕای ئەو نائەدالەتی و واستە و خزمێنێکەوە باسییان کرد من ئەمێ باسی بابەتێکی تر بکەمکەوە ئەوش ئەوەیە کێن ئەوانەی هاتوونەتە سەرجادە ئەکسەرێتی ئەوانەی کەوا یەنە سەرجادە ئەوانن کەوا دەرچوو تیاندا زۆرە بەڵام لە هەمان کاتە دامەزراندن تیان ناکەمە وەکو بە شادەبیانەیەکەوە تا ئێستا باس نەکراوەکو بەشی کوردی بەشی مێژوو بەشی جوگرافیە بەشی دەروونناسی و کۆمەڵناسی لەگەڵ خوێندنی ئیسلامی کۆمەڵی بەشمانەیە تا ئێستا دامەزراندن تیان نەبووەوە حەزەکەم برادران لەسەر و بابەتە بدوێن ئەمە یەک دووەمیش پێشنیارێکم بۆ حکوومەت یاریێمی کوردستان منیش ئەگەر حکوومەت یاریێمی کوردستان بم ئەو هەموو دانامەزرێنکەوە داوای دامەزراند نەکەم بەڵام من ئەگەر حکوومەت یاریێمی کوردستان بم لە هەمان کاتە هەلی کار بۆ هەمویان ئەدۆزمەوە ئەوش بەچی بۆ نمونە لەم نمونە ڕوونێکەمەوە لە شارێکی وەکو دەربەنی خانە نزیکەی 100 دەواجینمانەیە لەم 100 دەواجینە هەموو دەواجینێک پێویستی بە ژمێریارێکێک لەگەڵ دەرچووی کشتتوکاڵ یاخۆ ڤێتەرنەری بیکات بە مەرج بەسەریان و کاتێکە ئیجازەیان نەداتێ ئێوە ڤێتەرنەریەک بەرنە لای خۆتان یا ژمێریانەک یاخود نمونەیەکی تر نزیکەی 100 اینمانەیە 100 خەسالەمانەیە لە سنووری دەربەنی خانە بیکە بە مەرج بەسەریانەوە ئێوە کە لە دەربەندی خانەوە هاتوون و لە زمانی ئەو کەسانن کە چەند جارێک بەردەم تونێلی دەربەندی خانتان کردووەکو ناڕەزایی لەوەی کە دانەمەزراون بە مافی خۆتانی ێزان کە دامەزرێن ئەمە پردی لایەنێکی پرسیارەکەمە و ئایا خەڵکانێک دامەزراون کە هەست بکەن لە ڕووی پلەبەندی و خاڵەوە لە ئێوە کەمترنەوە بچارەکە زۆر جوانە دەست بەڵێ بەڵێ ئێمە یەکەم نائەدالەتیەک وای لێکرینەکەەوە بەردەم تونێلی دەربەنی خان بگرین ئەویش ئەوە بووکەوە ڕێژەیەک دامەزرا لە دەربەنی خانکەوە بەواستە بوو یەکێک لەوانە ناوی نایێنم لێرە کەوا دەرچووی 2011ەیە کە ساڵی پاربووی نەبوو هەر فۆرم وەربگرێ لە هەمان کاتە لە ساڵی 2011 دامەزراوە فۆرمی وەرگرتووە لە 2011 و داشمەزراوە فۆرمی وەرنەگرتووە وەزیری پەروەردە خاص خۆی دایمەزرانی بۆ کردو زۆر سپاس ئەمە یەکیان دووەمیشیان ئەمێ باسیەوە بکەم ئەوانەی کەوا هاتن بەردەمی تونێلی دەربەنی خانیان کرد دەرچووی ئەو بەشانە بوون کەوا ئێستا ناومێناوە کەوا دامەزراندن تیانە دەرچووی زانکۆ دەستخۆشی لەو بە ڕێزانەیەکەم ئەلبەت دامەزراندنیان دۆزینەوەی هەریکارد مافێکی سەرەتایی هەر تاکێکە لە هەر کۆمەڵگەیەکە هەر تاکێک بۆی بژی پێویستی بەکارێکە یا پێویستی بە دامەزراندە بۆی سادەترین ژیان بژی پێویستی بە یەکێک لەم خاڵانەیە ئەلبەت پرۆژە هەیە بۆ نێشتنی بێکاری منیش وەک بەڕێز نێچیرەفان بەرزانی دێتە سەرمین ئەڵێ ئێمە ناتوانین داتامەزرین بەسەر دەتوانین هەلی کارتا بۆ بدەژێن لە کەرتایبەت ئەمە پێ قبوڵە پرسیارێکی ڕەوایە بۆ پرۆژەش هەیە بۆ نێشتنی بێکاری بەڵام تۆ پلانی بۆ دانانێ بۆ جێبەجێکردنیان خواستت نییە بۆ جێبەجێکردنیە وەکو ئەو بەڕێزە وتی چەندین ئیش هەیە بوو تۆی بیکێ بۆی بێکاری چاپکەی نەتکردەوە وەکو ئەمانە یعنی تۆ وەکوتی کۆمەڵە دەواجینت هەیە ئەمانە پێویستیان بە پەرستیارە پێویستیان بە قانونە پێویستیان بە ژمێرارە پێویستیان بمانەیە ئامادەن بچن لە کەرتی تایبەتدا دەوام بکەن بەو شێوەیە ئێستا مەقسۆدە پێشیانێمە ئامادەین لە هەر جێگەیەک بەسەوەی کارێکمانەیە بۆی بژین ئامادەین ینی کێشەتان نییە کە لە کەرتی حکومی ئابن و
ترسی دەرکردنتان نەبێت و پاشان خانەنشینی لە خاڵەکانم ئەلبەتە نەبوونی یاسایەک بۆ کەرتی تایبەت کە خاوەنکار بە میزاجی خۆی نەیە کرێکارەکە دەرکا بۆی ژیانی بڕێیاسایەکە بۆی زمانی ژیانی ئەو بکە ئەوەشی وای کردو ئەرکێکی قورس بکوێتە سەر حکومەت زمان نییە بۆ لە کەرتی تایبەتە واتە ئینسانەکان خاوەنکار دەتوانێت ئینسانەکە کرێکارەکان بە میزاجی خۆی بکاتە دەرەوە ئەوش هیچ یاسایانەیە پشگیری لێ بکە ینی ئەبێ ئەم یاسای ئەگەر هێشە ئەوە هیچ کاری پێ ناکرێ بێ کاری پێ بکرێ بەڕاستی ئەمە خاڵێکە لەو خاڵانە ئەجان نەبوونی پیلان لە کاتی وەرگرتنی خوێنکارە لە شەش ئامادەی تۆ پلانێک نییە بۆ وەرگرتنی خوێنکار لە ڕێژێکی زۆر لە 6 تەخەروجەکە یعنی تۆ بۆ هەمووی ئەەکەیت بە بەش ئەدەبەکانە بەش ئەدەبەکان هاوارە یعنی تۆ پێویستی پێینێ تۆ لە بازارەکانە چی دەرچوێک پێویستە لە شوێنەکانە چی دەرچوێ پێش ئەوانە وەرەگرم یعنی تۆ ناتوانانی دامەزرێنی بۆ وەریانەگریان هەلێکی کاریان بۆ بدەستنەوە دوو ڕێژەی دامەزرانیانی بە ڕێژەی دانیشتوان نەبێ ئەمە غەزێک گەورەیە لە ینی لە شارەکانە کرێ بە پێی پێویستی بێ چی شارە پێویستی زۆرتر بوو بە ئەفزەڵەت بدرێ بۆ شارە بەڕاستی هەر وەکو ئەوانەی ئەنج خاڵێ لەو خاڵانەی بەش ئەدەبەکان دامەزران تیادا زۆر کەمە ینی تۆ بێ حەلێکی ئەمە بکەیت حلت بێن یعنی ئەوەشی جێ پرسیار ئێستا لەم بەرنامە ئەوەیە کە کەسێکی حکمی ئامادە نیە وەڵامی پرسیارانێ بدات ئێمە موافقین لەگەڵ قسەکانی ئەمانە ئەم پرسیارانەمان ئاراستەیە بۆ دەرەوەی بەرنامەکە بۆ بەرپرسەکان هیچ پرسیارێکتان بۆ سەر مێزەکە نییە ئەوانە ئێمە موافقین تقریباً لەگەڵ بەڵێ زۆر سپاس دوای ئەو من سەرەتا یەک لەحزە دقا دەست پێ بکە فەرموو سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم بە خێراتنی و میوانە بە ڕێزانەکەم من بە پێچەوانەی هاوڕێیانی دەرچووم لە زانکۆ و پەیمانگاکان من پێشنیارم ئەوەیە بۆ حکوومەت بەڕاستی ینی پرۆژەی خوێندن کەم بکاتەوە ینی ئەوەندەی گرنگی بە خوێندنەدا کەمی کاتۆ گرنگی بە بوارەکانی کارکردندا لە هەرێمی کوردستانە بۆ ئەوەی هەرێک لە ئێمە کە دەبینیت دەرەچین لە کۆلێژ و پەیمانگاکان دا نامەزرێ جەنابەت باسی ئەوت کرد ئایا پێویستە هەموو کەس خەریجیسا ئێمە ئەگەر بڵێن بەڵێ پێویستە ئەوەی کە تەخەڕوجەکە دابمەزرێ حکوومەت لە بەرامبەری ئەما یاخود دام و دەستگا بەرپرسەکان ئەڵێن نەخێر لە هەموو جیهان هەشتیوانێ بەڵێ لە هەرێمی ئەگەر لە هەموو جیهانانە بێت لە هەرێمی کوردستانە ئەبێ هەبێت لەبەرەوەی هەلی کارکردن نییە 25-30 ساڵ تەمەنی خۆت لەسەر خوێندن داناوە تازە بە تازە ئەبێ لە چوە دەست پێ بکەی بەڕاستی کەواتە ئاساییە گەر حکوومەت وەکو تۆوتت لە هەر جێگەیەکی جیاندا نەبوو بێت بەڵام لە هەرێمی کوردستانە بێ هەبێت ئاسایە تۆ ئاساییە بەلاتەوە گەر حکوومەت تەعینت بکات لە جێگایەک و هیچ ئەرکێکیشت نەبێ واللهی ئێمە بەس لەبەرەوەی مەبەستمەوەیە ینی دامەزراویت هەمومان کەسی ئەکادیمین لە بوارە جیاوازەکاندا هەمومان ژیانی خۆمانمان بەڕاستی بۆ خوێندن تەرخان کردو و دیارە هەمومان کەسی ئەکادیمین بۆیە لە هەر شوێنێکا لە بوارەکەی خۆمانە دابمەزنێن دەتوانین خزمەت بە وڵاتەکەی خۆمان بکەین خاڵێکی ترم بۆ لەسەر ئەم تەوەرە ئەوەیە بەڕاستی کۆلێژی ئادابمان هەیە ئێمە ئەمساڵ پرۆسەی دامەزراندن بە تەسەسول بۆ بە شێوازێک لە پەروەردەوە دواتر بۆ زمان دواتر بۆ ئاداب ئایا بە شێوازێک لە شێوازەکان دەتوانین بڵێن شانسی ئاداب هەر زۆر کەمە یاخود هەر نییە ئایا لە بەرامبەر ئەم حاڵەتەدا بەدیلی هەیە بۆ ئاداب بۆ دەرچووی ئاداب ئەگەر نیەتی بابەشەکە داخات بۆ ئەوەی ئەو کەسانی وەکو ئێمە و دەیان و سەدانی تر بچوان لە بوارێکی خۆیان ترا خۆی بدۆزێتەوە نەک لە بواری خوێندنا بەڕاستی تا ئێستا خۆمانمان نەدۆزیوەتەوە سپاس بۆ تۆش دوایە و پرسیارەکان زۆر بە کورتی بەس تکایە بۆستە باش تێگەشتم ئۆکەی تێگەشتم ئۆکەی دەست پێ بکە فەرموو سابر پێشدەری خوێنکاری قۆناغی دوو ڕاگەاندن پرسیارێکم بۆ سەرۆکی حکوومەت لێرە بە سەرۆکی حکوومەت دەڵم نەتوانی نوێنەرێکی خۆت یاخود جێگرێکت بنێری بۆ ئەم بەرنمەیە کە جوابی پرسیارەکانی ئێمە بداتەوە بە دووری مەزانەکە کە سپێنی لەناو قەفەسی دادگات جوابی پرسیارەکان منوەرگینەوە پرسیارێکم بۆ کاک ئەمجد دامەزراندنی خوێنکاران لە ڕیزەکانی پۆلیس ئایا کاریگەری نییە لەسەر سیستەمی خوێندن لە کوردستان چونکە قسەیەک هەیە دەڵێ ئەگەر ببن بە پۆلیس شاهدەم بۆ چییە دەستخۆش سپاس دوایە و بیان بەو کاکەی عزیێت نەبێ مایکەکە بنێرن پێشەکی دەست پێ بکە فەرموو پێشەکی دەستخۆشتان لێگەم بۆ بەرنامەی سوپاسان دەکەم پرسیارەکەی من بۆ جوانخانە بەڕاستی یعنی نەعەدالەتی یابانەوی بێن غەڵەت نییە کەوا پشکی شارەکان بەپی ڕێژەی دانیشتوان دراوەکە لە کاتێکا شاری وای ڕاست ڕێژەی بارەی دانیشتوانی کەمە بەڵام دەرچوێکی ئەجگار زۆری زانکۆ پەیمانگا و شارە هەیە کە مقابلە بە شارێکی گەورەتر ئەمە خاڵێکی تر کە لە سیستەمی دامەزراندن بە هەڵی ئەزانم کەوا نمرە دانراوە بە پێی ساڵی دەرچوو حساب نەکراوە ڕاستە نمرە شتێکی باشە دابنرێت
بەڵام لە هەمان کاتا خۆتان نەزان کەوا معلومی جەنابتانەکەوا نمرە بە پێ ساڵ ئەگۆڕێت ساڵی وایە لەوانەیە من دەرەجەم بەرز بێ حوتم بم لەو بەشە بەڵام ساڵێکی لەوانەیە دەرەجەی من نزمترێت دووەم بێ لەو بەشە ئەمە غەڵەتێکی گەورەی لایەکی درەوە پرسیارەکە دیژم بۆ مامۆستای بەڕاستی ئایا وەڵامی حکومەت چێ بەرامبەر بە دەرچوەکی زانکۆ کە کاتێکا زانکۆ تەواو ئەکات بەڵام لە هەمان کاتێکدا لەو شارە لەو شوێنە هەلی کار نییە ئایا کاتێک ڕوادە سەر جادە و خۆپیشاندانەکان بە مافی خۆی نازانێت پرسیارەکەی تریژم بۆ عەزیمەخان ئەندامی پەرلەمان ئایا ئەوان هەڵوێستیان چێ و جەنابی فەرمووی کەوا نەعەدالەتی بۆ لە سیستەمی دامەزراندنە ئایا هەوڵیان نەداوە کەوا جارێکی دیکە بۆ ساڵی ئایندە ئەو نەعەدالەتی دووبارە نەبێتەوە یا بۆ بەرپرسێکی ئەو دامەزراندنیاندا بانگ نەکردو لە پەرلەمانی کوردستان لێ پشتیوانە لەسەر بکەن و زۆر سپاسانە سپاس بۆ تۆش بەڵێ فەرموو دەست پێ بکە کەیوان جەلا خوێنکاری دوی ڕاگەاندن پرسیارێکم بۆ حکومەت ئەوەیە ئەوەی سلمان کە هیچ شەفافیت لە دامەزراندان نییە چونکە هیچ ئەندامێکی لێرە حاضر نییە پرسیارێکم بۆ جێ مامۆستا نەجمەدین هەیە مامۆستا ئەمجەد عەفوو ئەو خوێنگارانی کە باسییان کە تەعیناتیان نیە لە مێژوو جوگرافی ئەوانە بەڵام ئەگەر هەمان تەلەبە لە دەستگای ئاسایش بەبێ ئەوەی هیچ دامەزرانی بوو ئەتوانێت تەعین بێ هۆکارەکەی بۆ چێگەڕێنەوە مامۆستا سپاس بینەرانی عەزیز ناوبڕێک وەردەگرین و بەردەوام دەبین